بەڵێ بینەرانی عزیز سلااوان لەبێ من یادگار فایق مەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لە شاری هەولێرەوە بۆ باسی ڕۆژ لەگەڵتانە بین. باسی ڕۆژی ئەم جارەمان تایبەتە بە خەمێک کە 26 ساڵە باس ئەکرێت و چارەسەر نابێت. ماوەیەک چاک ئەبێت و ماوەیەک خراپ ئەبێت. ڕەنگە بڵێن ئەمە مەتەڵە چییە ئەم خەمە؟ ئەمە خەمی کارەبا و کێشەی کارەبایە. ئەم شەو مەبەستمە لەگەڵ بەڕێز کاک ئومێد محەممەد بەڕێوەبەری گشتی کۆنتترۆلی کارەبای هەرێم باس لە خەمی کارەبا بکەین. ئایا کێشەی کارەبا بە کوێ گەیشتووە؟ ئایا کێشەی کارەبا چارەسەر ئەبێ؟ ئایا ئەو 6 ساعات کارەبایی لە هەرێمی کوردستان ئەدرێت بە هاوڵاتیان زیاد ئەکا یان کەمتر ئەبێت و خراپتر ئەبێت لە جاران؟ چونکە ئەوترێت تا بەرەوزستان بچین بە پێچەوانەی هەموو جیانەوە خواست لەسەر بەکارێنانی کارەبا و فشار و زەخت و پستانیش لەسەر بڵین کارەبا لە هەرێمی کوردستان زیاتر بێت. کۆمەڵێک پرسیارەکەین ئەم شەو مەبەستمانە بپرسین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکیە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا؟ ئەپرسین ماوەیەک باسیەوە کرا کە کارەبا بدرێت بە کەرتی تایبەت. ئایا ئەم پرۆژەیە یان ئەم گفتوگۆیە بەکوێ گەیشت؟ هیچ ئەنجامێکی هەبوو؟ قسە لەسەرەوە کرا کە بۆ نمونە تەنانەت نوێنەرێکی حکوومەتی هەرێمی ئاماژەی بەوە داوتی ئێمە کارەبامان زۆرە تەنانەت هەناردەی دەرەوەشیەکەین. گەروایە بۆچی لە ناوخۆ هێشتا کارەبا کێشەی هەیە؟ ئایا بیر لەوە کراوەتەوە وەکو هەندێک لە شوقە و ڤێلا و هۆتێلەکان کارەبا بکرێت بە کارت بۆی هاوڵاتیان وەکو سەرۆکی حکومەت وتی دەستی پێوە بگرن، ینی دەست بە کارەباوە بگرن و وەکو پێویست بڵێن بەکاری بهێنن؟ یان ئایا هاوڵاتی ئەبێ کارەبای هەبێت و بەو شێوەی خۆی ئەوێت بۆ ژیانی ڕۆژانەی خۆی بەکاری بێنێت؟ چونکە لەوە زیاتر ڕەنگە نەتوانن دەستی پێوە بگرن. قسەیەک لەسەرەوە هەیە کە وەزارەتی کارەبا پارەیەکی زۆری لای هاوڵاتیان و پارەیەکی زۆری لای کۆمپانیاکانە. ئایا چی کراوە بۆ وەرگرتنەوەی ئەم پارانەوە؟ هەروەها باسێک لەوەکەین کە توانای بەرەمێنانی وەزارەتی کارەبا لە ئێستادا چەندێکە زۆر پرسیاری دیکەیە. با من کاتەکە نەکوژم. کاک ئومێد محەممەد بەڕێوەبەری گشتی کۆنتترۆلی کارەبای هەرێم سڵاوتان لێبێت. سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم کە هەموو هاوڵاتیەک چاوەڕێی ئەکات. ینی بەڕاستی ئەگەر ئێستان بەرنامەی وەربگەڕێتە سەر زمانەکانی زمانە زیندوەکانی گیان ڕەنگە سیر بێ بەلایەنەوە لە 2017 ئێمە باسی ئەوەکەین کارەبامان هەیە یان نیمانەیان بۆ 6 ساعتمان هەیە. کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان بەرەو کوێ هەنگاو ئەنێ و ئایا بیر لەوە کراوەتەوە چارەسەر بکرێ؟ باشتر ئەبێ یان خراپتر ئەبێت؟ بەڵێ سڵاو لێوەش دیارە ئێمە یەکەم جار و یەکەم بەرنامە نییە کە قسە لەسەر کێشەکانی کارەبا و گرفتەکانی. بەڵێ کاک ئومێدەوە گوێتان لە منە؟ ئێمە لە وەرزی زستان کە لە مانگی 11ەوە داغڵی ئەم وەرزە بووین و وردە پلەکانی گەرما دابەزیوە بە شێوەیەکی بەرچاو خواست لەسەر وزەی کارەبا زیادی کردووە کە ئەوە شتێکی نۆرمەڵە ساڵانە ئەم حاڵتە هەر دووبارە ئەبێتەوە. ئەمەش پەیوەندی هەیە بەوەی کە لە هەرێمی کوردستان واتوانی بڵێ لەم ناوچێشە بە شێوەیەکی گشتی بەڵام بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەکارهێنانی کارەبا وزەی کارەبا بۆ جۆرەکانی تری وزە بەکاردێ واتە جێگرەوەی وزەکانی ترە کە بەکاردێ بۆ گەرمکردن و هۆکارەکانی گەرمکردنەوە با بڵین کە ئەمە بەڕاستی ڕێشەیەکی کللتوری دوورودێژی هەیە کە ڕەنگە لە 50 ساڵی ڕابردووەوە کارەبا بەکار هاتووە بۆ خۆگەرمکردنەوە و پێی قەیرانەکان بەپێی بارودۆخە ئابوووریەکانیش زیاتری کردووە. بەدڵنیاییەوە لە ئەم بارودۆخەیە کە تۆ توانای بەرهەمهێنانت جێژگیرە کە خواستەرەکەوێ کاتەکانی بوونی کارەبا کەمە بێتەوە. ئەوە ژواکە کە قەیران دروست بێ گرفت لە پێدانی کارەبا و خزمەتگوزاری کارەبا بۆ هاو نیشتیمانیان دروست بێت. بەڵێ بەڵێ کاک ئومێد من ینی داوای لێبورد نەکەم، من گوێم لە قسەکانت نەبوو بەڵام پرسیارەکەم دووبارە کەمەوە ئایا کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان پلان هەیە لەلایەن ئێوەوە و لەلایەن حکوومەتەوە بۆی چارەسەر بکرێەوە؟ ئایا ئەو کارەبایی ئێستا بڕیارە باشتر بیان خراپترە بێ لە داهاتووە؟ من وەکو عەرزم کردی وەکو ڕۆڵم کردەوە ئێمە توانای بەرهەمهێنانمان جێگیرە. لە ئێستا لە هەرێمی کوردستان توانای بەرهەمهێنان 2500 مێگاواتە
لە کاتێکا خواست لەسەر وزەی کارەبا نزیک بۆتەوە لە 6,000 مێگاوات. واتە ئێمە لە نیوە کەمتری خواستەکەمان توانای بەرەم هەیە کە ئەمەوە کە کاتەکانی بوونی کارەبا هاتۆتە خوارەوە بۆ 8 کاتژمێر بۆ 7 کاتژمێر هەندێک جار بۆ کەمتریش بەپێی حاڵەتی گرفتەکە. ئەم حاڵەتە هەروەکو باسم کرد لە ڕابردوو ئێمە زۆر قسەمان لەسەر کردووە بە تایبەتی لە زستانە خواست لەسەر وزەی کارەبا لە هەرێمی کوردستانە ئەگاتە بەرزترین ئاستی کە لە کاتێکا لە هەموو دنیاە کاتێت بۆچی لە تەواوی دنیای لە هاوینە خواست لەسەر کارەبا زیادەکە بەڵام لە هەرێمی کوردستان لە زستانە زیاد دەکات. زۆر جوانە زۆر جوانە و پرسیارە ئەوە مەگەر باسم کرد لە هەرێمی کوردستان بە تایبەتی وە لەو ناوچەیە وەکو باسم کرد ڕێگۆڕیشەیەکی کللتوری هەیە کە وزەی کارەبا بەکار هاتووە لە بۆ جۆرێکی تر لە وزە کە وەزیفەی ئەو نییە. لە بنەڕەتە وزەی کارەبا بەکار دێ بۆ تەواوی ئامێرە کارەبایەکان لەم سەری ئامێریکی سادەوە بۆ ئەو سەری پێشکەوتوترین ئامێری تەکنۆلۆژیای سەردەم. بەڵام لە هەرێمی کوردستان بەکار دێ بۆ ئامێرە گەرمکەرەوەکان بۆ هۆکارەکانی گەرمکردن. ئەوەش پەیوەندی هەیە بە ئەو سیاسەتەی کە پێڵێن سیاسەتی بەڕێوەبردننی وزە کە بەڕاستی کاری لەسەر نەکراوە بە شێوەیەکی خەڵە هاتووە و نەتواندراوە سیاسەتە سیاسەتێکی شکست خواردووە کاگومێت گەر بە ڕاشکاوی بە ئێمە و بەبینەران بڵێ من دروست پێت بڵێم بەڕێوەبردننی وزە سیاست و پلانی زانستی ئەوێ وزەی کارەبا ئەگەر وەکو خۆی بەکاری بێنی ئەو توانایی بەرهەمەی کە لە هەرێمی کوردستان ئێمە هەمانە کە لە ساڵانی ڕابردووە پێش قەیرانەکە کە لە پێش 2014 ئێمە گەیشتن نزیک لە 3500 مێگاوات بۆ 4000 مێگاوات نزیک ئەبووینەوە بەداخەوە لە ئێستا ئێمە نزیک لە 2000 مێگاواتمان ڕاوەستاوە بەهۆی ئەوەی کەوا بە گازوایل ئەوانە کارەکەن وە کڕینی گازوایل پارەیەکی قەبەی ئەوێ و لە ئێستا لە توانای دارایی حکوومەتی هەرێمانیە کە بتوانێت ئەو پارەیە دابین بکە بۆی کە ئێمە ئەو یەکانە بخێنەوە گەڕ. ئەوە یەکێکە لە بەپێی زانیاریەکانی من توانای بەرهەمێنانی ینی هەرێمی کوردستان بۆ کارەبا ینی سەروی 6,000 مێگاواتە ئەمەش گۆڕانکاری بەسەرداتووە؟ بەڵێ تەواوە ئێمە نزیک بینێتەوە لە 6,000 مێگاوات وەکو ئینستۆڵ کەپاسیتی ئینستۆڵ کەپاسیتی لە هەرێمی کوردستان 6,000 مێگاواتە. بەڵام ئەوەی کە لە ئێستاە ئەتواندێ کاری پێ بکرێ تەنیا 2500 بۆ 2600 ڕەنگە هەندێک جار کەم یا زیاد بکە. بەڵام بۆچی ناتوانرێت کاری پێ بکرێ وەکو باسم کرد ئەمانە بە گازوایل کار دەکەن ئەم یەکانەی کە ڕاوەستاون بە نزیک لە 2000 شتێک مێگاوات ڕاوەستاوە بە گازوایل کار دەکەن کە ئەم گازوایلە بۆ خۆشتان دەزانن ینی پارەیەکی قەبەی ئەوێ کە لە ئێستاە لەم قەیرانەیە حکومەت ناتوانێت و پارەیە دابین کاتە ئەو گازوایلە سەرباسی گازوایل و داواکاریەکانی ئێوە لە وەزارەتی سامانە سروشتەکان بەڵام لەم 2400-2500 مێگاواتش کە جنابتان باسی ئەەکەن ئەوترێت نزیکی 35% بەفیڕۆ ئەچێت بە شێوەیەکی ڕۆژانە کە $150,000 لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبا ئەکەوێت. بۆچی ئەم بەفیڕۆچوونە هەیە؟ ئەنی خۆی کەمە و 35%شی بەفیڕۆچێ؟ بەڵێ لە 135 بەپێی ئەو دراسی کە لە کاتی خۆی UNDP کردی ئەو کات لە 130 بوو ڕەنگە ئێستا زیاتریشی کردبێ خۆی دوو جۆرنەوە لە بەفیڕۆچوون هەیە کە پێی ئەوترێ لۆسس جۆرێکیان تەکنیکەڵ لۆسسە واتە ونبوون و بەفیڕۆچوونی تەکنیشیە کە لە هەموو تۆڕەشی کارەبایە لە سەرتاسەری دنیاە ئەوە هەیە لە 10 بۆ 15 ڕێگە پێدراوە بەپێی ستانداردە جیهانیەکان. ئەوی تری پێ ئەڵەن نان تەکنیکەڵ لۆسس واتە ناتەکنیشیە واتە سەرپێچیە واتە بەکارهێنانی کارەبایە زیادەڕۆیە لەسەر کارەبا سەرپێچیە لەسەر کارەبا واتە بە موسەڵەحە عامەکەی دزی کارەبایە. باشە بۆ ڕێگەی پێدەن کە ئەزانن هەیە بە دڵنیایی کاری لەسەر کراوە دوایەوە کە ئەو ڕێژەیە دەرهات کاری لەسەر کرا کۆمەڵە لیجانی زۆر باش لە بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکان تشکیل کرا و هەندێک سەرپێچیان کۆنتترۆل کرد کە لە نزیک لە چەند هەزار سەرپێچیەک با بڵێن
کۆنتترۆل کراوە بارودۆخە چارەسەر کرا بەڵام بەداخەوە قەیرانەکە وای باشە کاک ئومێد جەنابتان بەڕێوەبەری گشتی کۆنتترۆلی کارەبای هەرێمن ینی پندێکی کوردی و لەناو کوردەواریە ئەڵێ لە دوای باران من فەرەنجیم بۆ چییە؟ ینی ئێوە کە ئەتانزانی ئەم بەفی ڕۆچوونە هەیە ڕێکخراوێکی گەورەی گیان ئاگاداری کردوونەتەوە ڕۆژانە 105,000 دلار لەسەر هەرێمی کوردستان و داهاتی گشتی کەوتووە بۆچی ئێستا خەریکی چارەسەرین بۆ ئەو کات هەوڵتان نەدا چارەسەری بکەن و نەگەین بەم دۆخە سەختەی بێکارەباییش نا قوربان جەنابەت نەدێش تەواوی کەم ئێستا نا ئێستا ئەساسەن ئێستا پێمان ناکرێ ئێمە لە دوا بە دوای ئەوەی کە ئاگادارکراینەوە کارمان لەسەر کرد بەڵام کاتێک کە ئێمە کاری لەسەرەکەین چەند هەزار سەرپێچێکیشمان کۆنتترۆل کرد لە هەولێر ژمارەیەکی زۆر بوو لە سلێمانی ئیشی باشی تیاکرا و لە دهۆک بە هەمان شێوە بە ڕێزان بەڕێوەبەری گشتی هەسێ پارێزگا راپۆرتی خۆیان هێنایەوە بەڵام بەداخەوە ئێمە لە ناوەڕاستی 2014 بە دواوە جەنابتان ئاگادارن کە تووشی قەیرانەکە بووین هەموو ئەو سەرپێچیانە تیمی بەهێزی ئەویست کادری ئەویست ئۆتۆمبیلی ئەویست توانایی مرۆیی و لۆژیستی و مادی ئەویست کە بەداخەوە قەیرانەکە هەموو ئەوانەی بەخست. باشە کاگومێت لە بەرنمەیە کە ئاماژەت بەوەدا بوو کە ئەو سیستمەی کارەبای هەرێمی پێبڕێوە ئەبرێت سیستمێکی پێشکەوتو نییە بۆ نمونە سیستمەکانی دنیا لە ئێستادا زانیاری تەواوی تایە لەسەر گواستنەوە و تەواوی زانیاریەکان لە تەواوی مۆقعەکانەوە باسی ماوەیە کە کرێت لە هەرێمی کوردستان کە پارە هەڵڕژاوە بۆ موئەسەساتەکان هێندە زۆر بووە کێ بەرپرسە لەوەی کە سیستمێکی پێشکەوتوی کارەبای بۆ هەرێمی کوردستان دابین نەکردووە ئەم سیستمە کۆنا کە لە ئێستادا لە جیان بەکارنایەنرێت ئێمە پشتی پێبەستین. پرسیارێکی زۆر بەجێیە ئێمە بەداخەوە بە پێی ستانداردە جیهانەکان لە دوای 1000 مێگاوات دروست وایە کە بە سیستمی سکادا بەڕێوە بچێ سیستم ئۆپەرێشن واتە بەڕێوەبردن و کارپێکردنی سیستم بە سیستمی سکادا بێ واتە سیستمی سەرپەرشتی و کۆنتترۆڵ و کۆکردنەوەی داتا ئەوە کورتکراوەی ئەو با بڵێن ئەو واتایەیە ئەو مستەڵەحەیە کە لە هەرێمی کوردستان ئەم سیستمە لە ساڵی 2005 و 6 لە ڕێگەی واشنگتن گروپ و کاری لەسەر کرا دواتر بەداخەوەوان فەشەلیان کردو نازانین کارەکە چی لێ هات لە دوای ئەوە وەزارەتی کارەبا لە ڕێگەی کۆمپانیایەکەوە جارێکی تر بە ڕێگەی تەندەر و ئەوانە هاتن دەستیان کرد بە کارەکە بەداخەوە کارەکان پێ نەکرا لە دوای 2012 لەگەڵ کۆمپانیای سمنس عەقدێکی تازە کراوە بە شێوەیەکی زۆر گشتگیر و زۆر باش بەڵام بەداخەوە قەیرانەکەی بەسەر هات و گرفتی دارایی دروست بووەوەی کە ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرێ ئێمە لە ئێستاواتە تا قەیرانی دارایی هەبێت قەیرانی کارەبا چارەسەر نابێت کاگومێت بەدڵنیایی من چەند جار ئاماژەم پێداوە ئەگەر قەیرانی دارایی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەری هەبێت لەسەر سێکتەرەکانی تری با بڵێن حکوومەت وەرسە کایەکانی ژیان با بڵێن قەیران ئەم ساڵ هەیەوانەیە چەند ساڵێکی تر ڕنگ بداتەوە لە ڕێگاوبان لە هەندێک سێکتەری تر لە کشتتوکاڵ با بڵێن ئەو شوێنانی کە زۆر خەدەمێنین بەڵام لەبەرەوەی کە کارەبا ئەچێتە تەواوی ماڵەکانەوە ئەچێتە تەواوی شوێنە گشتەکانەوە بە بەردەوامی وە کۆڵی خزمەتگوزاریکی حەیەویە و پەیوەستە بە ژیانی تاک بە تاکی ئەم هەرێمەوە بۆیە بەڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئێمە هەبوو وەکو کارەبا وەکو وەزارەتی کارەبا وەکو ئیشوکار و پلان و پرۆژەکانمان وەکو خزمەتگوزارێکەش کاریگەری تەواوی لەسەر تاک بە تاکی و هەرێمە دروست کردووە. باشە کاگومێت جەنابتان بەڕێوەبەری گشتی کۆنتترۆل کارەبای هەرێمن ئێستا لە گەرمیانەوە بیگرە تا بادینان بینەر کە بە دیارم بەرنمەیەوە دانیشتووە چاوەڕێیە بڵێ دۆخی کارەبا ئێستا چۆنە و بۆ لێرە بەدوا چۆنە بێت. لە ئێستا ئێمە وەکو ئەرزی جەنابتم کرد 2500 بۆ 2600 مێگاوات توانای بەرهەمەکەمانە ئەوەی کە پێمان کرابێ وەکو پلانی وەزارەتی کارەبا وەکو حکوومەت بە ئەو پەڕی جوهدەوە کارمان کردو لەوەی کە ئەم واقعی کە ئێستا هەیە ڕایگرین و بتوانین بە باشترین شێوە ئەم مێگاواتە بگوازینەوە بۆ هاوبەشەکانمان کە ئێمە باش ئەزانین کە ئێمە باش ئەزانین ئەم مێگاواتە بەشی خواستی هاوبەشەکان و هاونیشتیمانیان ناکە
ئێمە ئەزانین ینی 2500 مێگاواتەکە ڕۆژانە 6 بۆ 7 ساعت کارەبای پێدابی نەکرێت بەڵێ بەڵێ بۆ لە وەرزی زستان بەڵێ ڕاستە کەواتە لەم 5-6 ساعتە زیاتر نابێت بەڵێ لەبەری کە بۆ جەنابتم باس کرد خواستەکە 6000 مێگاواتە لەبەر ئەوە ئێمە ئەگەر ئێستا 6000 مێگاواتمان هەبێ اینجا ئەتوانین 24 کاتژنۆ کارەبا بین لە کاتێکە ئەگەر توانای بەرهەمەکەشمان 6000ەکە بێ اینجا ئەبێت تۆ هێڵەکانی بۆ فراوانکەی ئەبێ تۆڕی دابشکردنی بۆ فراوانکەی و تەواوی ئەو گرفتانەی کە لە چاکسازی و لە ئیدامە و لە سویانە هەیە پارەی هەبێ بۆ ئەوانەش بۆیە بەرپرسێکی باڵای حکوومەت یاریان باسیەوەی کردبوو کە ئێمە کارەبا هەنارداکەین بۆ دەرەوە ئەمە چییە؟ ئەوە ئەزانی چۆنە من تەسەورم وایە ئێمە لە ساڵی 2010 کاتێکە وەزارەتی کارەبا ماستەر پلانی داناوە 2020 بینیوە لە 2010 کە ماستەر پلان لە وەزارەتی کارەبادا ڕێژراوە ساڵانە بەپێی ئەو بوجەی کە بۆی تەرخان کراوە پلان و پرۆژەکانی خۆی جێبەجێ کردووە لە کاتێکا کە ئێمە لە ساڵی 2014ەوە تا ئەم دقەیە تەواوی پلان و پرۆژەکانمان ڕاوەسێ بۆیە پاشەکشێ ئەەکەین کارەبا بۆ جنابتم باس کرد کارەبا خزمەت گوزاریەکە لە شوێنێکا کە پلان و پرۆژەکانی ڕاوەسە کاتێکە نەیتوانی پارەی پێ نەبوو بتوانە ئیشەکانی جێبەجێکە لە شوێنی خۆی نامێنێتەوە پاشەکشەیەکە ئێمە لە 2013 23 سعات کارەبامان داوە بە معدلی ساڵەکە 22 ساعت و نیم بۆ 23 ساعت کارەبامان داوە لە 2014 تەخوارەوە لەبەری کە وردە وردە ئەزمەکە دەست پێەکە لە 2015 تەخوارەوە کە بەداخەوە ئەوە واقعەیە کە ئێستا هەیە بۆیە ئەو کات کە باس لەوە ئەکرا ئێمە لە 2016 ئەبین بە خاوەنی 6000 مێگاوات کە ئێستا خواستەکەمان لە 2017 6000 مێگاواتە واتە ساڵی پار ئێمە ئەگەیشتین بەم خواستەی ئێستا کەواتە ئێستا ئێمە هەرچێکمان بەرهەم بێنایە ئەمانتوانی بینەرینە دەرەوە یان با بڵین بیدەین بە شوێنێکی تر بەس کاتێکە پلانەکە باش تۆ ناتوانانی جێبەجێیکەی ئەو قەیرانە سەختەی کە هەمووانی ژیرۆ دەکردووە ڕووی کردوتە وڵاتە بە دڵنیایی ئەوە ناکرێ باشە بینە سەر باسێکی تر ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان باس لە تایبەتکردنی کەرتی کارەبا کرا لە ئێستادا لە عێراقیش ئەو باسە گەرمە کە کارەبا بدرێت بە کەرتی تایبەت نەک کەرتی حکومی بەڕێوەی ببات لە هەرێمی کوردستان ئەم باسە بەکوێ گەیشتووە و ئایا هێشتا ئەو پرۆژەیە ینی پرۆژەیەکی کراوەیە و ئیشی لەسەرکرێ یان بەنیاز نین بە هیچ جۆرێک بیدەن بە کەرتی تایبەت کارەبا بەڵێ بەلیسەت کەرتی تایبەت قسە لەسەرەوە کرا کە بەشێک لە سیستمی کارەبا بدرێ بە کەرتی تایبەت هەمووی نا و ئەرجەح وا بوو کە سەکتەری دابشکردن بدرێ بە کەرتی تایبەت لەبەر دوو هۆکاری یەکەمیانەوەیە کە ئەمە ڕاستەوخۆ پەیوەستە بە هاونیشتیمانیان و هاوبەشەکانەوە و خاڵی دووەمینیشی ئەوەیە کە ئێمە لەوێەوە بڕامان وایە و ستانداردی ژوایە کە لێو کۆنتترۆلی دیمان بکەی واتە سیاسەتی هەموو دنیا لە بەڕێوەبردننی وزا بەو شێوەیە کە بەقەدەری ئەوەی بەرهەم زیادەکەی دەهێندەی ئەوە کۆنتترۆلی دیمان بکەیت واتە بەر بە دیمان بگرینێڵی دیمان زیادکە چونکە تۆ ئیمکانەتی زیادکردنەکەشت هەبێ پارەشت هەبێ بوجەش لەبەردەسابێ خۆەوە پارە و اقتصادە ینی بۆ بە فێڕۆی بدەیت بۆیە بیر لەوە کرایەوە کە لە دابشکردنەوە ئەو کارە بکرێ و دوای ئەوەی کە ئەو کۆمپانیایانە دێن لەگەڵیشیا بالموناسەبە کە پێوەری زیرەکی شتیا بوو کە ئەوان بتوان لە ڕێگەی پێوەری زیرەکەوە ناوچەکان دابش بکرێ بە چەند زۆنێکەوە بۆ بتوان لەوێەوە خزمەت گوزارەکانی کارەبا بگەنرێ بە هاوبەشان و لەوێشەوە کەرتی تایبەت خۆی سەرپەرشتی خزمەت گوزاری پێدانی کارەباکە و چاکسازی ڕابردوو قسەی لەسەرەکەی کەواتە ئەمە کۆتایی هاتووە پرسی ئەوەی کە بە کەرتی نەخێر کۆتایی نەهاتووە ئێمە بەر لەم ڕووداوانە زۆر کاری باشی لەسەرکرا بوو کۆمەڵی کۆمپانیای باش هاتبوونە پێشەوە و دراسی جەدوا و هەموو ئیشوکارە تەکنیکی و کارگێڕیەکانی لەناو وەزارەت تا کاری باش لەسەرکرا بوو ڕەوانی ئەنجومەنی وەزیران کرا بۆ دوایین مداوە لەو با بڵێن گفتوگۆ لەسەری هەتاوەکو بتوان دێ بە باشترین شێوە کە زۆرترین بەژەوەندی هاونیشتیمانی تیابێ
بڕیاری لێ بدرێ بەڵام ێستا جارێ ماوەتەوە بەڵام هین نەبووە بڵێ وازمان لێناوە وازمان لێ نهێناوە. باشە ئەی پلانی 20 ئەمپێری چی بەسەر هات ئەوی شەر ناتوانن جێبەجێ بکەن؟ مەوزوعی پێوەری زیرەکە ئەگەر ببووایە کاکە یادگار ئەوەشی بەرجەستە ئەکرد چونکە سیستمی پێوەری جێک نایە خۆی بەخۆیەتی خۆی ئەتوانی پرۆگرامیکەی بە شێوەیەکی وا کە 20 ئەمپێرەکەشت بۆ هینکات چونکە سیستمێکی کۆمپیوتەرایزە بەڵام 20 ئەمپێرەکە بەڕاستی کە ئەوە بیرۆکە و فکری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی بوو و کاریشان لەسەر کرد چەند ناوچەیەکیشان کرد بالموناسبە ناوچەی بازیان و هەندێک ناوچەی تر لە سلێمانی هەتا ئێستاشی لەگەڵا بێ بەم بارودۆخە خراپەی کارەباوە ئەوان نزیک لە 14 بۆ 15 ساعت کارەبایان هەیە. لە ئێستا چی ڕێگرە لەوەی بیکەن ینی دیسان ئەمەش تێچوونی هەیە و ئێوە ناتوانن بچنە ژێرباری ئەو خۆی لە سلێمانی ئەبوو جێبەجێ بکرێ بە شێوەیەکی گشتی بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادار بووین لە ئەنجومەنی پارێزگا لەگەڵ مەحافەزە و لەگەڵ با بڵێن یەکەی ئیداری سلێمانیە و بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی وا بزانم نەگەیشتن نەتیجە نازانم ینی با بڵێن پاڵپشتیان نەکردن چۆن بوو. باش کاک ئومێد ماوەیەکیش باز لە تێکەڵکردنی وەزارەتەکانی کارەبا و پیشەسازی و سامانە سروشتیەکان دەکرا بۆ ئەوەی چونکە وەزارەتی پەیوەست و پەیوەنددارن بە یەکترەوە ئیشەکان باشتر ڕای ئەبێت. ئایا ئەمەش هەر لە پلانایە دیسان یان ئەمیش ڕاگیراوە؟ بزەبەت دانی عینەکە تێنەگەیشتم بمبورە باش گەم لێ نەبوو. تێکەڵکردنی وەزارەتەکانی کارەبا و پیشەسازی و سامانە سروشتیەکان بەکوێ گەیشتووە؟ لە ڕاستیەوە بابەتێکە لە ڕەنگە پەیوەندی بە وەزارەتی کارەباوە نەبێ یان با بڵێن وەزارەتی کارەبا خۆی تایە بڕیاردەر نەبێ ئەوە پەیوەستە بە سیاسەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمەوە بەڵام خۆی ئەگەر جەنابە ڕێی من وەرگری وەکو خۆم وەکو کەسێکی ئەلمی ئەگەر قسە بۆ جەنابە بکەم لە هەموو دنیاە شتێک نێناوی وەزارەتی کارەبا بێ شتێک هێناوی وەزارەتی وزەیە واتە وەزارەتی سامانە سروشتەکان و کارەبا و هەموو ئەوانەی کە پەیوەستدارن بە مەوزوعی وزەوە لە یەک وەزارەتە ئەبن ناوی وەزارەتی وزەیە. بەڵێ ئاخر کاگومێ دەوترێت لە هەرێمی کوردستان هەر شتێک کێشەی هەبێ وەزارەتێکی بۆ دانێن. باشە شتێکی تر یعنی وەکو بابەتێکی گاڵتە ئامێزیش ئەگێڕێتەوە ینی ڕەنگە لە دوای ڕاپەڕینەوە زۆرترین نوکتە لەسەر کارەبا کرابێ هەر بەرپرسە و بەڵێنی داوە و بۆ خۆی بەڵێنەکەی جێبەجێ نەبووە. یعنی یەکێک لەو شتە سەیرانەی کە ئەیگێڕنەوە ئەوەیەکە وەزارەتی کارەبا بە نووسراوی فەرمی داوا لە وەزارەتی سامانە سروشتیەکان دەکات سوتەمەنی پێویستی بۆ دابین کات بۆ ئەوەی کارەبا بداتە خەڵک بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێن نییە و بەش ناکات و قەیرانە بەڵام ئەوەی لێرە غەریبە ئەوەیە کە وەزارەتی کارەبا و سامانە سروشتیەکان یەک وەزیریانەیە ینی خۆی بۆ خۆی ئەنووسێت و خۆشی وەڵامی خۆی ئەداتەوە ئەم ڕۆتیناتەکەی کۆتایی دێت. لەوانەیە بۆ ئەم واقعی ئێستا یەک وەزیری هەیە ڕاستە جەنابی وەزیری سامانە سروشتەکان وەزیری کارەباشە بە وەکالەت ئەوە ڕاستە بەڵام لەماوە ڕابردووانە بووە دوو وەزارەتی جیاواز بوون و بە دوو ئاراستە ئاخروتی ئێمە گەر وەک وەزارەتی سامانە سروشتیەکان وەری بگرین کێشەی کارەبا چارەسەرەکەین بەڵام کارەبایان خراپتر کرد چاکتریان نەکرد وەزیری سامانە سروشتیەکان و وەزارەتەکەی ئەزانم چۆن ئێوە ئەم پرسیارەتان کردووە؟ ئەم سوالانە وەکو مەسەن وەکو سوالێکی ئەعلامی تەواوە وەکو ئەم نەتیجەی ئێستا بەڵام ئەگەر هەر جارێکی تر ئێمە بمانێت جوابێکی مقنع بینەوە ئەبێ جارێکتر هەموو شتەکان بەرینەوە سەر مەوزوعی بارودۆخە داراییەکە بەڕاستی بارودۆخە ئابوووریەکە ئەو قەیرانی کە ڕووی کردوتە. کاک ئومێد بارودۆخی دارایی یان سیاسی؟ بارودۆخی دارایی بە پارە ئیشەکرێ کاکە پلان و پرۆژە بە پارەکرێ یعنی من یەک نمونێ بۆ جەنابەت دێنمەوە دوێنێ شەو حاڵەتێک ڕووی داوە محاولەیەک سوتاوە لە فیزی هایتێنشنی محاولەیەک سوتاوە کارمەندەکان بەنزینیان پێنە بۆ بڕۆن بۆ تیمی چاکسازیەکە بەنزینی پێنە بۆ بڕۆ ئیشەکە بکە لە ڕێگا بەنزینی لێ بڕاوە 5 ئیش بۆ دوانی کردۆی توی گەڕاوەتەوە یان تۆ کە لە بارودۆخێکی وایە بی ینی چی ئەەکەی؟ وڵایەوە حکوومەت ئەزانێت و ئەوان نەزانن چیەکەن. باشە کاک ئومێد پرسێکی دیکە زۆر زوو ئەوە بینیمان کاگنێکی رەوان بارزانانی وەکو سەرۆکی حکوومەتیش گلەیی لە خەڵک کردوتی دەست بە کارەباوە بگرن بەڵام ئەوەی غەریبەکە ئەوترێت
ئەوەی قەیرانی کارەبا و بێکارەبایی توش بۆ ماڵە هەژارەکانن، ماڵە بەرپرسەکان و vێلاکان و باخەکانیان کارەبای فولیان هەیە. یعنی ئەبێت خەڵک دەست بە کارەباوە بگرێ، خەڵکە ئاساییەکەیان بەرپرسەکان. ماوەی خەمی خەڵکە و پرسیاری ئەوانە. یعنی من بەقەدەری ئەوەی کە زانیاریم هەیە لەناو وەزارەت و لە کۆبوونەوەکانە ئامادەییم هەبوو بێ بەڕێزان بەڕێوەبەری گشتی پارێزگاکان کە ئەوانە بەڕاستەوخۆ خزمەتگوزاری کارەبا ئەگەیەن هاو نیشتیمانیان و هاوبەشەکانی خۆیان. مەسلەی کارەبای بەردەوام لە هەرێمی کوردستان بە پێی دوایین راپۆرت و قسەی ئەوان نەماوە ئیلا دوو شوێنی ئیستراتیژی نەبێ کە بریتیە لە خەستەخانە و لە پرۆژەی ئاو. ئەمە خاڵێکی تری مۆزوعی ئەو ڤێلە و باخوشتانە هەمووی هاوبەشن، هەمووی سەعاتی هەیە، هەمووی خازەعە بۆ سیستمی پێدانی کارەبا وەکو هاو نیشتیمانی. بەڵام وەکو مەوزوعی دەست پێوە نەگرتن بە کارەباکەوە، مەسەن بۆ نەوەکو جەنابی باسەکەی ڤێلایەک هەیە لەوانەیە لە شوێنێکی دوورە و هیچ پێویستی پێی نییە و کۆمەڵێک گڵۆپی داگیرخانە ئەوەندەی گڵۆپ پێوەیە، کۆمەڵی ئامێری داگیرسانووە، ئەوە لەویا حەقی خۆیەتی ئەوانە لە ڕێگەی لیژنەی تەلاعوبات و لیژنەی زیادەڕۆییەوە کۆنتڕۆڵ بکرێت. شاری خۆتان بەکاربێنن بۆ ئەوەی ئەمە چارەسەر بکرێت. کاک ومێد هاوڕێیانم پێمەڵێن کاتم نەماوە، زۆر سوپاس دەکەم لە 30 چرکەیە وەڵامم بدەیتەوە. وەزارەتی کارەبا چەندی قەرز لای هاوڵاتیان و لای دام و دەستگاکانە زۆر بە کورتی بزەبت بە ژمارەی دقیق لام نییە، بەڵام ئەتوانین بڵێن لە چەند نزیکە بێتەوە چەند 100 ملیارێکی تێپەڕانوە حکوومەت و بە هەموو با بڵێن هاوبەشەکانیەوە کە ئەوە بەڕاستی بارگرانیشی دروست کردووە هەم لەسەرەوەی کە ئێمە ناتوانین داهاتەکانی خۆمان کۆبکەینەوە و ئەبێ ئەو ڕاستیەش بڵین کە ئەو پارەیە هەم حکوومەت خۆی پارەی نییە. ئەنی حکوومەت مەسەن بۆ لای وەزارەتێکاڵە کاکە من بوجەم نییە پارەکەت بدەمێ. اینجا هاونیشتیمانی فەقیر لەکوێ ئەتوانێت پارەکە بدا کە لە زۆربەی هاونیشتیمانیانی ئەم هەرێمەی ئێمە یا موچە خۆرن یا موچەیەکی هەیە کە ئەوەش بارودۆخی موچەیە، بۆیە ئێمە بەو شێوەیە پارەکانمان کەوتۆتە قەرز لای هاوبەشەکانمان و لە ئەو پەڕی هەوڵین کە بە شێوەی ئەقساد بێ یا بە هەر شێوەیەکی تبێ وەزارەت توانێ. بەڵێ باسی ئەوەشەکەن ئەڵێن هیتەر و بۆیلەر و سپلیت زۆر بەکارەهێنرێت، بەڵام ئەوەی غەریبە کە حکوومەتی هەرێم ڕێگادا کە هیتەرێکی زۆر و بۆیلەرێکی زۆر و سپلیتێکی زۆر بێت هەرێمی کوردستانەوە و وڵاتیان ئەوانش بەکارهێنن چی بەکاربێنن. کاک ومێد محەممەد بەڕێوەبەری گشتی کۆنتڕۆلی کارەبای هەرێم، زۆر سوپاس بۆ و کاتەی بە ئێمەت بەخشی، زۆر سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عزیز باسی ڕۆژ کۆتایی هات، سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.